ئەگەر سینەما لەگەڵ ئێمە بێت تەواوی سوپای دنیا لە دوژمان بوەستێ ئێمە سەر دەکەین. ئەمە گوتەی ڤڵادیمیر لینینی نەخشەداڕێژەری شۆڕشی ئۆکتۆبەری ڕووسیا بوو لەبارەی سینەماوە. ساڵی 1995 ئەو زەمانەی هێشتا وێنەکان نیان دەتوانێت جم و جۆڵ بکەن، جیهان لە جوڵە خێراکی خۆیدا بوو. لە کاتێکدا وێنەکان وەستاو بوون و هیچ جوڵەیەکیان تێدا نەبوو. بەڵام دواتر دوو براکە ناسراون بە برایانی لۆمێر لە ڕێی ئامێرێکەوە بە ناوی فۆتۆگراف سینەمایان دروست کرد. هاتنە دەرەوەی کرێکاران لە کارگا یەکەم فیلم بوو لەلایەن برایانی لۆمێرەوە دروستکرا. دروستکردنی ئەم فیلمە سیحری بە بیری مرۆڤدا دەهێنایەوە. چۆنەکە ئەم وێنانە دەجوڵن، چۆن مرۆڤێک، منداڵێک، پشیلەیەک، هەورێک لەسەر شاشەیەکەوە دەجوڵێت. لە دایکبوونی سینەما سیحرێکی نوێ بوو لە دنیای مۆدێرندا. لە ڕۆژی 28 کانونی دووەمی ساڵی 1995 لە پاریسی پایتەختی فەڕەنسا لە هۆڵی گراند کافەی شارەکە برایانی لۆمێر یەکەم فیلمیان پەخش کرد و 9 کورتە فیلمی دیکەیشیان لەگەڵیدا نمایش کرد. یەکێک لە چیرۆکە سەرنجڕاکێشەکانی نێوهۆڵەکە سەروەختی نمایشکردنی فیلمی هاتنی شەمەندەفەر بۆ وێزگە بوو. دیمەنی شەمەندەفەرێک دەبینین کە نزیک دەبێتەوە لە کامێراکە. خەڵکی نێوهۆڵەکەش دەترسن و پێیان وایە شەمەندەفەرەکە بەڕاستی لە شاشەکەەوە دێتە دەرەوە. پاشتر چەندان ڕێڕەوی ئەدەبی و هونەری هاتنە نێو سینەما و پەرەیان بە سینەمادا. چەندان بزوتنەوەی سینەمایی و قوتابخانەی سینەمایی دروست بوون. لەوانە ئەکسپرێشنیزمی ئەڵمانیا، نیوڕیالیزمی ئیتالیا، شەپۆلی نوێی فەڕەنسا و دۆگمانەوە پێنج. یەکێک لە دەرهێنەرە گرنگەکانی مێژووی سینەما کە بە باوکی هۆلیوود یاخود شکسپیرەکەی سینەما یاخود ئەندازیاری سینەما دەناسرێت بریتی بوو لە گریفس. گریفس ڕێڕەوی سینەمای بۆ هەمیشە گۆڕی، ئەویش لە ڕێگەی فیلمی لەدایکبوونی نەتەوەیەک. ئەو توانی چەندین تەکنیکی سینەمایی گرنگ لە فیلمەکەیدا بەکار بهێنێت کە تا ئێستاش فیلمسازان سوودی لێ دەبینن. بەڵام فیلمەکە وەک چۆن بە یەکەم فیلمی هۆلیوود دادەنرێ ئەوهاش بە یەکەم فیلمی ڕەگەزپەرستانە لە مێژووی سینەمادا دێتە هەژمار. زۆرێک لە ڕەخنەگرانی سینەمایی بەم شێوەیە پێناسەی گریفس دەکەن، توانایەکی زۆری تەکنیکی و عەقڵێکی کرچ و کاڵ. لە ئێستادا سینەما بەدەر لەلایەنە هونەریەکەی چەکێکە بەدەست وڵاتانی زلهێزەوە. وڵاتانی جیهان لە ڕێیەوە دەیانەوێت ئاگامەندی بینەران بە چەندان شێوە داگیر بکەن و بیان خەنە نێو تەڵەکانیانەوە، ئەویش لە ڕێی هەست و سۆز و بەداستانیکردنی ڕووداوە مێژوویەکان و هەنووکەییەکان. سینەما وەک زۆرێک لە ڕەخنەگران باسی دەکەن توانای ڕزگارکردنی نەتەوەیەکی هەیە. نەتەوەکان لە ڕێیەوە ئازار، مەینەتی و نەهامەتیەکانیان دەگوازنەوە بۆ چاوی جیهان و کلتورە جیاوازەکانیش لە نێو ئەو هەزاران فرێمە جوڵاوەوە لە جیهاندا یەک دەگرن و سینەما دەکەنە چاوی ڕاستەقینەی ژیان.